کاتتان باش لە گەڕانەوەی یادەوەریەکانی دۆزەخ بەردەوامین و بۆ ئەم جارەش میوانێکمان هەیە و چیرۆکێک. بەڵام پێشەوەی میوانەکە بناسێنم پێویستە ئەوە بەبیر بێنمەوە کە پۆدکاستی یادەوەریەکانی دۆزەخ درێژکراوەی یان تەواوکەری پۆدکاستێکی پێشترە بە ناوی 100 ساڵ عێراق کە تەرخان بوو بۆ گەڕانەوەی مێژووی دەوڵەتی عێراق لە سەرەتای دامەزراندنیەوە. ئیتر هەر لە ململانی سیاسی و ئایدۆلۆژی و کودەتای خوێناییەوە هەتا ململانی جیهانی و شەڕی نفوز لەسەر ساحەی عێراق، پێکدادانی گوتاری چەپ و گوتاری قەومی و بەریەکەوتنیان لەگەڵ هێزە کۆمەڵایەتیە تەقلیدیەکانی وەک دامەزراوەی دینی و دامەزراوەی عەشایری و بە کورتی هەموو ئەمانە وەک زنجیرێکن. ئەمیان کاریگەری لەسەر ئەوەی دوای خۆی داناوە. هەر ئەڵقەیەک لەم زنجیرەیە بەرهەم و لێکەوتەی ئەوەی پێش خۆیەتی لە 16 تەمووزی ساڵی 1970 کە سەدام حوسێن وەک یەکێ لە خەتەرناکترین کەسەکانی ناو ئەو ململانی خوێناویە کودەتا لەسەر باوکی ڕۆحی خۆیەکە و سواری ملی دەسەڵاتە بێ، ئەمەش پێشینەیەکی هەیە، ینی شتێک نەبوو لە خۆیەوە هەڵتۆقێ. وەک گوتم ئەمانە وەکو ئەڵقەکانی زنجیرێکن، تۆ ناتوانانی لە ئەمڕۆ تێبگەی ئەگەر نەزانی دوێنێ چی بووە. ئینجا ئێمە هاتین ئەم قۆناغی حکومی سەدام حوسێن بە چیرۆک بگێڕینەوە لە ڕێی چیرۆکەوە. چیرۆکەکانی سەردەمی سەدامیش بەڕاستی ئەمانن کە ئێوەی بیسن: جەنگ، ماڵوێرانی، گرتن و ئەشکەنجە، ڕاوەدونان، ژیان لە ناو ترس و تۆقی، نادڵنیایی، هەست نەکردن بە ئارامی و ئاسایش، بە کورتی ژیانێک ڕێک وەکو ئەوەی ڕۆمانوسی ئینگلیزی جۆرج ئۆروێل لە ڕۆمانی 1984 باسیەکەت. هەروە لە خۆڕانیە کە یەکێک لە دیارترین نووسەرەکانی عێراق کەنعان مەکیە یەکێک لە کتێبەکانی خۆی ناوەنێ کۆماری ترس. عێراق بەڕاستی کۆماری ترس بوو. بارحاڵ لەناو ئەم چیرۆکانەدا چیرۆکی ساڵانی هەشتاکان بێگومان چیرۆکی دیلەکانی جەنگ ڕوبەرێکی بەرین داگیرەکات. ئێمە تا ئێستا هیچ ئاوڕێکمان لە چیرۆکی ئەم دیلانە نەداوەتەوە، بە دیاریکراویش دیلە کوردەکان، ینی کوردێک کە هیچ پەیوەندیەکی نییە بەم کۆنەقینەی بەم شەڕی کۆنەقینەی نێوان عەرەب و فارسەوە، ئەم شەڕێک کە سەدام حوسێن خۆی لێبوو بە شۆڕەسواری نەتۆی عەرەب، خۆی لێبوو بە سعدی کوڕی وەقاسێکی تر. ژمارەی دیلە عێراقیەکان لای ئێران بەپێی ئامارە ڕەسمیەکان تەبعاً نزیکەی 75 بۆ 80,000 کەس بوون. لەمانە تەنیا 36,000 دیل ئەو بەختیان هەبوو کە دوای ڕاوەستانی شەڕ لە پرۆسەی گۆڕینەوەی دیلەکانە دیل بە دیلیان پێ بکرێ و بگەڕێنەوە. واتە نزیکەی 35 بۆ 40,000 دیل کەوتنە دەرەوەی پرۆسەی دیل بە دیل، پرۆسەی گۆڕینەوەی دیلەکان. ئیتر ئێران بە ئارەزوی خۆی، بە ئارەزوی دڵی خۆی ڕەفتاری لەگەڵ ئەمانە کردووە، جای کردوونەتەوە، بردوونی بۆ سەربازگەی جیاواز، هەندێکی سزا داون. بارحاڵ ژیانێکی زەحمەت ژیان بە تایبەتیوانەی کە کەوتنە پاش ساڵی 90 پاش پرۆسەی گۆڕینەوەی دیلەکان. یەکێک لە دیلەکانی گەڕێتەوە لە ڤیدیۆیە کابینیوە باسیەکەڵێ ئەوەندەیان هێناینە سەر سنوور و جارێک تر گەڕێنیانەوە بۆ سەربازگەکانمان بۆ ئەو شوێنانی کە لی بەند کرابوون، ئەڵێ ئەوەنیان هێناین و ئەوەنیان بردین، هەندێکمانی تر ئینهیاری عەسەبیان کرد، شێت بوون. بەڕاستیش شتێکی زەحمەتە تۆ ساڵەهای ساڵ چاوەڕێبی بگەڕێیتەوە، شەڕ کۆتایی هاتووە. و شتێکی تریش هەیە بەڕاستی ئەبێ زۆر ینی چامان لێ بێ مەسەلەی جیاوازی بینی
بینی دیل و بینی بەندکراوە کەسێکە کە دوایەوەی ئەکەوێتە بەندیخانەوە ئیتر کە سوکاری هات شوەکەن سەردانیەکەن شتی پێویستە پەیوەندی لەگەڵ دەرەوە هەیە بەڵام دیل کەسێکە کەیتر لە دنیای دەرەوە دابڕێ لە جیهانی دەرەوەی خۆی دابڕێ کەسێکە کەیتر چاوەڕێ هیچ سەردانێک نییە چاوەڕێ بینینەوەی کە سوکاری نیە تا ئەو ڕۆژێکە دەرگاکی لێکەنەوە بەهەرحاڵ ڕەنگە بە باسێکی درێژ بێ ئێمە ئەمڕۆ کاک حەسیب ناسیحمان لەگەڵا کاک حەسیب میوانی ئێمەیە یەکێکە لەوانەی کە بەر ئەم پرۆسی دیل بە دیلە نەکەوت ساڵانێکی درێژ مایەوە تا دوجار لە ساڵی 1998 گەڕاوەوە یعنی نزیکەی 16 ساڵ ژیانی دیلی ژیاوە کاک حەسیب بەخێر بێ زۆر بەخێر بێ گەورەت کردین کە هەتی زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بووم بە بینیت خۆشحاڵم کە بۆ بەشداریماکە لە بەردامی ڕووداوەش کاک حەسیب جەنابەت لەکوێ بە دیلگیرای کەی بووی بە سەرباز حەزەکەم لە سەرەتاوە بۆم بیێڕی تۆ بزانم چیرۆکی تۆ چۆنە پێشەکی سەڵاو لە بنەران و لە بیسەرانی کەناڵی ڕووداو مامەسامە لە ساڵی 1970 بووینە سەرباز لە ئێمە خۆمان هینی نەوتە عید بە نەحی ئاڵتوکۆپری قەزای دووبس خەڵکی ئەوەی بەڵێ خۆمان خەڵک دیەکان لە ئاڵتوکۆپری بوون بیبانی خۆمان خەڵک بەس نفوسمان ئاڵتوکۆپری بەڵێ لە شتاوێک بووینە ئاسکار بووینە ئاسکار تقریبا چەند مانگێک لە هین بووین لە مەرکەز تەدریبی کەرکووک بووین تو سەربازی مکەلەف بووی یان بەڵێ مکەلەف بوو مکەلەف ئەوەیە کە بۆ یەکەم جار بەڵێ لە عێراقا دوو جۆر سەربازە بوو سەربازی مکەلەفە بوو سەربازی احتیاط مکەلەف بووین ئیتر تقریبا 3 مانگ لە مەرکەز تەدریبی کەرکووک بووین پاش ئەمە گوازراینەوە بۆ نەقل بووین بۆ لیوای نەوتویەک لە سپیلک بووین سپیلک بەڵێ لەوێش وازانم فترێمانەوە چەند هەفتەیەکی نەبرد ماوەی کەم بوو دابشمان ناکرد بەسەر فەوزەکانی ئەو لیوایە ئێمە من بەخۆم بەر لیوای فەوزی شەشی لیوای نەوتویەک فەرقی هەشکەوتین کە مەقر فەوزەکەمان لە شەقڵاوە بوو ئێستا شوێن ماسکە شەقڵاوە خۆتە شوێنەکەی دیار نەماوە هەمووی بۆتە ماشاڵڵە بیناوشتووە بووە ئیتر ماوەیەک لێوە بووین کە ئەمەکەم ئەوە چەند لێوە بووین والله ئەمە حتا 82 تقریبا لێوە بووین شوێنەکەت خۆش بوو یەکەم جار ئەخێمە شوێنەکەمان خراپ نەبوو لە ڕێبایەکان بووین ئێمە کە یەکەم جار چوونە ئێوێنە بە چیرۆکەت باسکە یەکەم جار چوون بە ئێوێنە ئێمە حەوت کورد بووین نەقڵکرایە ئەو فەوزە هەر حەوتمان سلاحیان داپمان بەس فیشەکمان نەبوو بەبێ فیشەک بوون لە نقطەیەکش حرەسیاتمان ئەگەر نقطەکە زۆر خەتەریات بوو ینی چالاکی پێشمەرگە وشت هەبوو باڵێ هەبوو لە بن سەفین بوو ئیترێن بەس کورد بوون ینی ناترسان مرتاح بووین پاشان لەم سەربازگەیە چۆن گوازرانەوە ئێمە دوای سەرباز تقریم ماوەی هەژنۆ مانگ لێوەمانەوە لە شەقڵاوە بوون قسمێکمان ئێستاکانە لەبان شەقڵاوە لەبێن ئێراو نازەنین لەوەیە دیەکە گەڕوتیان پێوت ئەلێ ماوەمانەوە دوای نەقلەکەم بە سلێمانی تقریم مانگی لە سلێمانی بووین ئاین لە 1970 چوونە نەقل بوون بۆ محەمەرە بەڵێ لای بەسرە بەڵێ باشە ئتر محەمەرە تقریبا 80 کیلۆ بە عمقی ئەچوونە ژوورەوە هیچ ئێرانی نەبوو نەقوات ئێرانی هەبوو نهینێکە بوو بە قولێ چوونە ژوورەوە شتەبوو کە سوپای عراق پێشڕەوی کردبوو بۆیە بەڵێ ئەو لە هەشتاکان لە چ کەی بوو کە گوازرانەوە بۆ محەمەرە بۆ بەرەی شاح ئێمە لە 82 مانگی یەک بوو لەو دۆرە بوو مانگێک دوو بێمە چوونە ئێوێنە تقریبا 3-4 مانگ لێماینەوە ئێمە ئیتر ئێمە لە کارون بووین دائما لەوێ شەڕ لە پێشەوە هەبوو ماوەیەک تقریبا بەس دوایی کە ئەوان اتفاقیان کرد لە پشتەوەیان گرت لە پێشەوە شەڕ نەما شەڕێکی خوێناوی بوو بەڕاستی شەڕێکی ینی میسە خۆتەوە تەسەوەرە خۆم بەعزا تەسەوەرەکەم ینی ئەوەتێکەوە ئێمە پشتمان گیرا لە پێش لە دواوە گەڕاینەوە بۆ لە باتی بچین بەرەوە عێراق گەڕاین بەرەو دواوە دواشمان گیرا بوو بان ئەو ئاسمانە کاکسەلام بان محەمەرە یەک پارچە ڕۆشنایی بوو هەمووی ئەفلا ناوچەیە تەقە تەنویرەی تەیارەکان فڕیاندا تەقە تەنویرەی هەردوو لە تەبان
يعني سي عثمان تكد عثمان همو آقرة يعني أولا وبري باورك ولا هورك ما نابيني تقريبا دو روج ودو شو إما بباقرين دو سيارة نبو يعني حركة سيارة نبو تيارة قصفي زور بقود بو إما قرينا مينا لبينا بوين تسنى قوات ما هبو حمي سحب كردوا هات مشان لمينا بون إتو الدكتور وبالزميد ونازان مشي حمي خليك بون وازن لبين داركان هنا بو خليكي كلاشو بكانت تسورة كذبة أو هني روني معلبي معلفة بو رونا كي بانا كي قلبان قتيكا أو أنا كذ ناصبتانك وناوينك بيان تسورة كذ وازن لبين داركان هنا بو الدم باحلك برين دم باحلك يشط العرب حمو جنازة بو قشتي جنازة بو يعني اوك قرانو يترقشت بونو صار روخي شط العرب اما قران شو ضابطك ما نبوتي اما خلاص لكن اسمه هجوم كين هجوم ما كان بو بيش خمام كين وديكي بو ديكي بيان قرية البعث اخويا انا ودي بعث كان اديك او دي شو هجوم ما كان شكاين اما سير شو نخوت بن جماعتك زور ما ديك والله من وري ما ناكل من كره كنا حسن رشيد ما لنا ذكرك لبيش وري ما ناكل ضابطكش ما ناكل وانا بيش زور ينكش دا اما درشين كجيشنا قرينا ابو انك حموي قلبو احمد وتي حسي بابروين ليرا اكوجت احمد اما مرجونا السنه ساعات ديك دو ساعات ديك 6 ساعات ديك اما جاو خمبو عذاب بدين اما هر مرجونا اشمرين بيزنا كلا ام اقربها نطلع ذا تدرين بش ما نجيراوا ودي تيك والله من ليرا تساوم نابينت اتصن تساوم نابينت لبرت شي لا هن نخوتون السير سيشو نخوتون يعني ام بي اس تساوم ما كان سلام الرغبو رقم والله يخو ما دسمه تساوم ما كردوا قد بالك ابو وتم احمد من اللي رأى خو متي حسب مخه وبر رقوره القانيه ما حمود جنازه حموي حشرات وتم والله ناطمر التاريخ شنو هذا بشور يعني هذا شنو كريت والله كيف وتبصلك جون بس بصلك بقيت انا كنت بستا كان كزبون امريكا بس ام دقيقه او دقيقه بس من احمد وين امام مجمعي زور هجماك شكاين يتنازع او كان كتيان بس روي تنازع تو ام برادرت بتنياك وتنا لا امسكوا هل زين مثلا هل العسكريش بيكو بين او كاتر هل بيكو بين عسكري تلك ما بزينيش هل بيكو بين بلا لا سيريش بيكو بين بس او رباكي زيابو من لا رباعي ديك ابو والله ما مصباني لخو حسان تقريبا خورت عزدر شوفو هو بقت بعلك اخو ما عندك بنقبل يندريش ببيتين مقاصي فيكم بيبو او فاسكي بيبو وتم احمد شام كردها وتم احمد وتم يقل مجوليه وتم انا كان بيني وانا كان نزيك معبو تقريبا هاد صدمت لك ابو هاد نزيك معبوتي اي بينم وتم احمد فرقون قطاري بلين ايران كان نيوينا وبحرك ابو فرقون كان قسمي كان بدرو ابو يعني كوتبنا او يعني بس شيء انا بحرك ابو كليان دابو نيو كنت نو او كوا نيوشي نكوت نو كل بان نكوس بوبو وتم احمد مدي بالراكن برو قطارك وتم يك جراش اكين عدل رامك بزقزاق راكا بوي مثلا نقول لي ما ندى والله كاك سلام وتم يك دوسي هلك مع رامك راكن رامك والله مجموعه زباله لا تمشاك ديو فيلم دركان يعني هات زباده كان بريبنا او على ماسكر كنزيك فرقنا كبينه خما فردا اوديو قول ما زول تقدر يعني زور تقاني ما كرت بس بر ما نكبت ضابطك هاد شيء ضابط مهات بريبيو تو فيلم دركان يوا ام لا ما ساكرنا زابتي يعني وي كتبان ساكي ايراني كان 100 متر ليتان دوربون تبالي الضابطكي خوشتان ضابطكي خمان لو لما دوربو يعني لو دو فرق قطارك ابو لباق كواتب بيني ايو وان تشنبو من تقريبا هالسياسة 100 متر بس كم ومنهم على زي وانا محاصر من محاصر كردبو بيني ايو وان هالسياسة 100 متر بالي كم بو لو وقتها تقهر هبو طبعا تقهر هبو باسيكي تقهبو دواي اما قراك ام جماعتي وكلو جمارو درابون تشنبون تقريبا والله بعدد نازل تشوفوا من يسبلم عدد سياسة 100 نفر ابو نازل تنبو وحدك اخوتان وحدنا ابو كاك سلام حمد يكلو همو بيكاتي روش حشريات وكذا زي امي عايشه وعايشه زب رتبه اللي عزك وتبن الزينسيه عقيد عميد بس انا ضابطك وتي صدام سلامتان لك تاوتان ما سكات على شلون دفاع لبصره وبغداد كان او دفاع لمحمر كان قوات تنبون يرم
خلاصان کات فعلا ئەم خەبەرە چۆن ئەگەیشتەوە یان ئاخا بەجیاس بەجیاز زابطەکە هادرە قسەی کرد لەگەمەیە باشە فعلا دوای تقریبا ساعتێکی نەوە هەلیکۆپتەرێکە پڕ بزیگی ئەرزاق بوو هەلیکۆپتەرەکە هات ئەو کاتە لە عسکەریە کاکسەلام سێ فیشەکەیە فیشەکێکی زەردە طلقة تنویرە قلەکەیە سەوزە هیچێکەیە سوورە زەردەکە منطقە ڕۆش نەکاتەوە سەوزەکە سەدیقە ئەلەمە جەماعەت خۆتانین سوورەکەش خەتەرە ئەو وەختە زۆر لە زابطەکەمە دوای فیشەکێت طلقة تەنویرێکە گڕیانە خوارد کە بزان ئەمە سەوزە کە هەڵیدەن هەلیکۆپتەرەکە بزانێ ئێمە لیرانین لێتان نەدا یان ئەرزاکە مفرە دەخوار ئیتر زۆر گەڕا 5-6 فەڕێ لێدا نەبوو 16 لێدا خسیانە خوارەوە هەلیکۆپتەرە کەوتە خوارەوە قوات ئێرانی لێدا ئەتر هەلیکۆپتەرەکە ئاگریسن قسمێ لە تەیارەکە لە بن هەلیکۆپتەر قسمێکی بەدەرەوە هاوارێکە دەخڵاسن بس چێتوانێ خلاصکە پارچەیە ئاگر بوو پارچەیە ئاگر بوو ئتر ماینەوە حتا ئەمە لە نزیکی ئەوە کەوت هەلیکۆپتەرەکە بەڵێ زۆر نزیکێمە بوو تیارەکە لە بەچاو خۆمان کەوتە خوارەوە دوسێ فەڕێ بار خۆمان لێدا کەوتە خوارەوە دوای ئەوەش ئەنە فعلا تەبان لیوای مەدەڕە دەهبوو وەختە هاتن بەس کەسیان دەست نەکە گەڕانەوە قسمێکیان ئەسیر بوون جارێکە وزممان کردەوە ئانی وزممان کردەوە شکاینەوە چجە وزممان کردەوە شکانەوە جارێکیان لە فکرم دێ ئێمە دانیشت بوون لە دەم بەحرەکەی مینە بان مینە ئەو بڵێن نزیک باخیرەکە هین هەیە بلاجکتۆری گەورە هەیە بۆ ڕۆشنایی بەحرەکە و ئەو وەختێکەوە هندێت ناویچە باخیرەکان بێت باشی بەرزە دانیشتبووین سەرەکە کیلۆ کوژدا زۆر سیر بوو یانی نەمازین چێ دوایی سێرمان کرد قلێک لەبانەوەیە بە کەیف خۆی ئینەکە بە قەناسێک کوژێت ئیتر کوڕێک کەسا بینی کاوتی مەڕۆ ڕاخۆ مەڕۆموتی بۆ وتی من برادەکەمی کوشتووە ئیتر چوو لە بن برجەکەەوە لەیدا قازبێکێدا قستێ و دیوە ئەو لەسەر چی بوو قەناس ئەو لەبان هینی قاعدەی بلاجکتۆری باخیرەکان بوو وەکو قاعدەیەک بوو لەبانی دانیشتبوو یەک قەناس چوو بۆ ئەوێ بەڵێ قەناسێ بوو ئەمە چەندی پێچوو ئەم فترەیەکەوە ئەگەم والله تقریبا 4 ڕۆژێکی پێچوو یعنی ئەمە کەلۆ مەخان 4 ڕۆژ پێچوو لەوێ کاکسەلام ئاو زەحمەت بوو ئاو نەبوو باوەڕەکەی لە دەم بەحرەکە پڕی جەنازە بوو خودەکەمان حەبلمان تێ کردەمان کردە ناو ئەو نەکەوە ئاوکەوە مەغەل نەوچێ زەمزەمێکەوە ئاوی بەحرەت العرب ئاوی شەط العرب سوێر بوو بەس شوێرە ئاوەکە ناخورە پڕی جەنازەش بوو لەو دیویش ئەوە هەر لەوەش بخۆنەوە نییە ئاو دیکە نەبوو قسمێکە بوو لە ئاوەکەیاندا پەڕینەوە تەوان لەو بەرشۆ لە زنی عیداماتە بوو یعنی لە هەموو شەڕەکانی عێراقا دایما لە هوزمەترا لە زێ عیدامات لە پشتەوە بوو لە هەموو شەڕەکان لە هەموو ژمەکان نەک مەسەن ئەوەی بەڵێ محەممەد بیستووە ڕاستەکەواتە ڕاستە بەڵێ ڕاستە ئەوانەی کە بەس ئەوانەی کە محەمەرە لە بەحرەکەیاندا پەڕین ئەو بەرەوە مانەوە حتا زانیان فعلا محەمەد سقوطی کرد عیدام نەکرێنەوەنە بەس خۆی لە هەموو هجومێکە لە عێراقا هەرچی هجومێکرا بێت لە پشتی نەکانەوە لە پشتی هجومەکەەوە خەلفیەکان لە زنی عیداماتە بوو ئەم خەڵکی کە تۆ باسەکەی بە شەتڵ عەرەب پەڕینەوە بەرەوە هەمووی بە چۆن یانی چۆن پەڕینەوە بە چی کەشتی گەورەی پیاڕا و بەڵێ وەڵی قسمێکیان گاز قیادا خۆم بە چاو خۆم گاز قیادا ئەم 16ەکان ناویچە وازی پێڵێن هەمووی تایەکان لە بین داکرا بوو بە پەڕی بوونەوە تایەکان دەرەکرد چپەکان ناو دەرەکرد بە چپەکان پڕێ هەوا کرد و ئەپەڕێنەوەەوە قسمێکە زۆر چوک و حتاک و تقریبا بڵێن ئەو هین شوێن باخیرەکە مسافێ زۆر ئەچۆ ناوی نەکەوە پێڵێن سەکوی پێڵێن سەکوی باخیرەکە ڕاوەستێ تقریبا هەتا نوێی بەحرەکە ئەڕۆیشت چکو باخیر ناتەبێت دەم بەحرەکەەوە لە عەرزە بەس ئەو لە ناوەڕاستی تقریبا ئەو هێنا هەبوو سەکووە هەبوو لە سەکە بۆ لەو خەڵک لێدا ئەپەڕێ ئەو تۆ مەلەوانی بزانایە ئەوەی مەسەن لە خۆی ڕابینایەتە قسمێکی پەڕێەوە قسمێکی تر تقریبا مرد و قسمێکی خنکا و ئەتر ڕۆیشتن ئەم وتت
نیشانەی سەربازی و شتی خەڵک نەجمە و شتیوە لەو ناوە کەوتبوو ئەوە هی سەربازی مەسەنی ئەفسەرێکە کە نەیویستەوە بزانن ئەفسەرە فڕێداوە یان بەڵێ ئەوانە قسمێکیان زابطەکان مەسەن ڕوتبەی بەرزیان هەبوو ئەمە زابطێکە بوو نەقیب بوو زۆر کەسی کوشت یعنی کە هاتەوە ئەم دیوە لێدا کوشت بۆ گەڕاندەوە لێدا حتا چاو خەڵکی پێ بترسێنێت دوایش کە باسیری گیران نەمازان چی بەسات ڕوتبەکەشی چی کات یعنی گیرە. شتیوە مەساتە بوو باوەڕ کە بەچێتە ناو خانووە من خۆم چوم ناو خانوویەکەوە خۆم نەناسیەوە خۆم نەناسیەوە لە دەمینەکە وەستاین تر ئێرانەکان زۆر تەقیا لێمان کرد من خۆم بریندار بووم گولێک دای لە قاچم لە تۆ هەلە ناو محەمەد ناو مینە مینات شارە مینانە شوێنێکی باخیرەکان لێ وەستێت شوێن کەشتەکانە بەڵێ شوێن کەشتەکانە ئەخر تو ئەم شوێنی کە باسێکی خان و شتیوای لێ بوو یانە خانوەکان لە دوورتر بوو ئەمە دەم قەرەق شارەکەی بەتەوان غورفەی لێ بوو خانووی لێین ئاید بەهینەکە بووم بڵێن کەشتیوانەکان بووە هەموو شتێکی لێ بوو مینە لە مینە ڕاست هەموو شتێکی شوێنی سراحەتی مەسەرەن ئەو ساق کەشتیوانەکان بووە خەدەمەکان بووە ئەوانە کە لەوی شێکە هەموو شتێکی لێ بوو غورفە و قاعە هەموو شتێکی لێ بوو بەس بۆ ئیسراحەتی کەشتیوانەکان لێ هەبووە ئەی لەکوێ بووتە چوومە ماڵێکەوە ئێمە لە بیدایەت کە ئینسحابمان کردەوە هاتینەوە لە محەممەرە هەمووی ماڵە هەمووشی هین بووە ئەیتر کەستور ژوورەوە ماڵەکان زۆر پێشکەوتو بووە ینی محەممەرە شارێکی زۆر پێشکەوتو بووە لە پێش ئێمە لە ساڵ هەشتاکان کە چوونە ینی ماڵێک بە کاملی هەبوو خواردنەکان لەمان تەباق بوو بەجێشت ڕایان کردووە هەبوو مەسەلەن ماڵەکەی هەروە بەجێشت و ڕۆیشتووە یعنی ئەو وەختە محەممەرە شارێکی زۆر پێشکەوتو بوو بەس کەسی تیانەما بووکەوە چون لە ئێمە لە هشتا چون کەسیانەما بوو زۆر ماڵەکانیش زۆر مەسەن کۆڵان شارەکە وێران بوو زۆر وێران بوو کاکسەلام مەسەن کۆڵانێکە مەسە بڵێن بیسی ماڵە چند ماڵە 50 ماڵە تو ناهاتێ ناو کۆڵانەکەەوە هەر خانوو بە خانوو کون کرا بوو یعنی وەکو حربی عساباتی خۆیان ئەسکەریەکان کوریان کردو بۆ یەکێ لە مەساتەکان دیکەکەەوە مەسەرەن لەوێ چیتە بەر ئاوێنە چون بەر ئاوێنەکە خۆم ترسام خۆم لە خۆم ترسام لەبەر ئەم هەموو تەپ و تۆز خۆڵ و ڕیشمات بوو پرچم درێژ بوو ئیتر بیێری مێری خودشم پێ نەبوو تەماشای خۆم ترسام دوای گەڕم دەبەوە خۆم ینی ئەوەی لێ بوو جینەکان ئەی لەکوێ بریندار کرای من هەلە ناو مینا تەقەیە زۆر بوو وتر شەڕمانەکە بەڕاستی گولەیە کات گولێ جێسی بوو جەماعەتە میا گرانە خوار وڵاتم کاکە گڕمە خۆتە لای منە بانگ بزەمیدەکەم بزەمیدەکە کوڕێکی تازە هەڵەت و کوڕێکی بوو وتمە دەیکەوت وڵای ماوتی ماک دەتەڵە ئیتر خۆم قاش خۆم گوشی فیشەکەم دەرکرد فیشەکە ینی ڕان لە ڕانمیدا و ڕانم حەسر کرد دەرم کرد بەخوا تا 3 مانگ ئەم 250 سوڵا بوو تۆکی فڕێدا لەبەر گەرمی گولەکە هێشتا ئەوە نەگەرم بوو گەرم بوو تازە ینی کردو بەس زۆر نەچ بە ژوورە بڵێن کە حەسم کرد ینی لە عیب نەبێ بەس لە قاسمە بەس نەکەی دیارە بوو پشتەکەی دیارەوە بەس لە قاسم گوشی گۆشتم گوشی تۆ زیاد دەرەوەتر بە 250 ڕەمشەوە وەڵای ڕام کێشە بزەمیدەکان دوو چاو خۆی کرد کوڕێک گەنچە بوو لەوە زۆر زگم پێشتا کوڕە گەنچە بوو باریکەرەیە بوو ئەسمەرێ بوو من زەمزەمێ ئەو بەقەدمەوە بوو ئاوەکەش ئەوە پیس بوو ئەملاوەی نەبوو هەر ئەو سارێکە باسێکی بەڵێ هیچێک هات بەڕاکردن هات دای بە قەسم کە دای بەس من گەڕامە دواوە زۆر ئەسام تێکسم یەکسەر لێمدا کە لێمدا سوڕایەوە کە سوڕایەوە سێنم کرد ئەم بان سمتەی گۆشتی بە قەدەوە نەما بوو هەمووی سوقانەکە بە دەرەوە بیندار بوو شەزای لێدا بوو پانتۆرەکە ئەوەندە هەڵتەکاندن و بان سمتیوانەی گۆشتەکە و یانی سوقانەکە بە دەرەوە بوو زۆر زگم پێشتا باوشم لێداوتم وەرە تەعال خەڵکی بەسرا بوازانم وتی بەس تۆزە ئەوم دێ وتی بەس تۆزە ئەوم دێ خاتر ئەڵڵە خاتر محەممەد وتم کاکە ئەو بخۆی ئەمریت فعلا ئەو کە بریندارە ئەو بدەن یەکسەر ئەم دێت تۆزیوا دمان تەڕ کرد وتم ئەو بخۆی ئەمریت وەکو کاک سەلام وەک شێتی لێ هاتبوو لەم بەڕای کرد بۆ بەرەو بەڕای کرد بۆ بەلەتینە بریندار عادەتەن ئەوەی کە بریندارش بێسە تونی قوڕی وشکە بێت حاسی بە ئەوە بێت ڕاستە ئاوەکەشی دژمنێ بێت
جا ئەم شوێنی کە تۆ باسێکی ئیتر برینداری زۆر تیا بوو حتمان بریندار کوژرا و زۆر حتا ئێمە لە فەرقۆنە قتارەکانە وازام سێ چوار فەرغۆنی قتار ئێمەیان گواستەوە پڕی جەنازە بوو لە ناو خانوەکانشە پڕی جەنازە بوو جەنازە زۆر کەوتە بوو یعنی خۆمان بەناجن ینی شوێن هەبوو نەتوانی ئللا دەبەوە قاس خۆت لە بڕۆشتای لەبەر جەنازە و مردووەکان ئەمە هەمووی هی عراق بوو یان هی ئەوانیش تێکەڵاو بوو جەنازەی هەردوو لا تێکەڵ بوو تێکەڵاو بوون بەڵێ ئەی تاکەی بەرگەتان گرت چۆن خۆتان ئێمە بەدەست ئاخەرشێ حتا طبعا ئەو ماوە نەخواردن هەبوو نە شتێکە بوو دوای ئەو خۆتش خواردن بۆ ناخورا تەبیعەت بەسە تۆ پسکیت پێ کەدا پسکیتەکەت بخواردن سێ سواری من هەم ناما هەر نەکرد نانەوە بیخۆین تۆ بە چواردۆ ساعت جەنازە بێ چی نانە هیچ هەمووی خوێن و جەنازە و خوێن و گۆشت لەم شتانە بوو خۆ تەبیعەت نابات هیلاکش بوو ینی لە قەلەقا بووی لە ژیان مردوم ئەمە خۆم قەتی سەر باوەڕ ناکەم بەرامبەر داشتمە باوم تا ئێستاش تا ئێستا شت هەیە ماسات کاک سەلام قەت یانی تو لە فکر ناچێتەوە هیچ کات لە فکر ناچێتەوە چۆن خۆتان بەدەستەوەدا ئێمە چواردۆرەمە حەسر بوو ئەم لەمان چۆ لە پشتمان ئاو بوو ئەم لە ئەولاشمان هەر ئێرانی بوو بۆ کوێ بڕشت هەر ئێران بووت تو خۆ چی بکەیت ینی هەر خۆ نەدێتەست هەر ئێمڕۆ ناسبێت ئەگەر ئەوان بیانشتا هەفتەیە دیکەش بووتە هەر لە بر سامر دێت بخۆ تەسلیم کردایەت هاتنە پێشەوە ئەمە جمهوری ئیسلامی نازانم چی و ترمەش دەستمان بەرزەوە کرد و ینی داوایان لەکردن خۆتان بەدەستەوە بدەن بەڵێ داواندا ئەمانەدا پێدانستان لێ ناکەین نەدام خۆتان تەسلیم بکەن ئیتر ئێمەش ئەو دەقەیە مەزبەعەیە زۆر بوون خۆمان تەسلیم کرد لەوێنەوە چەند کەس بوون والله کاک سەلام محەمەرە طبعا زۆر کەسی لێهین بوو هەمووی ڕواایەتێکی بەڕاستی دروستی نییە سێکێکە لە 15,000 چێکە لە 13,000 بەچێکە لە 10,000 منیش ڕقەمم زۆر بیست بەس خۆی وازانم 13,000 بووە نێکی ماقل 10,000 نەبۆکی قسمە 10,000 قسمێکە لە 10,000 چکو ماوەیەکی لە ئەم هجمە لەو ڕۆژ دەست پێ نەکە بەسەر لە 20 مانگ و 30 مانگەوە ئەوان حدودیان لە پێش هجمە دەست پێکرد لە هجووکان دەست پێ کرد تایارە هەدامە قەس پێ کرد شەڕ بەردەوام و هجمات بەردەوام بەس ئەو کاتێککە مەسەرم بڵێن ئێمە خۆی حتا 25 خەڵک هەر گیرە قواتی لیوای دەی مدەڕا بە ئەمە سەدام هاتنە ژوورەوە هەتاکو هینی شاتن هەتاکو مینا شاتن یعنی چۆن بوو ئێران کاک سەلام ئەوەی کە لە عێراقەوە هات ڕێیەکی بێتە ژوورەوە دوایی دایخستەوە بەس نێ هێشکە بچێت ئەو دیوە یعنی سەکەنە چەند هجوممان کشتمان کرد ئەو نەقیب عەبدوڵڵا لەگەڵمانە بوو ئەویش کوژرا کەوتنە بە حرەکە و کولی دەکەوتنە بارەکە کوژرا زۆری کرد فایدەی نەبوو یعنی زۆر کەس هجومیان کرد ئێمە چەنددار هجوممان کرد نەکە فایدەی نەبوو ئێوە هجومتانە کرد بۆی تەوقەکە بشکێن و بگەڕێنەوە یان بۆ تۆخە بشکێن ئێمە ئەمەلی ئەومان نەبوو بڵێن ئێمە ئەوە بێت مەسەلەن شەڕ بکەن لە گێرانە نە ئەمانویستیان تەوخە بکوژن بشکێن و بچێن دەرەوە کاک سەلام مەئساتی حربی عێراق و ئێران یعنی ئێستاکان خەڵکەڵێ ئەوە شتێکی ئاسانە شتێکی زۆر زەحمەتە زۆر زەحمەتانی ئەوەی لە شەڕا بوو بێت ئەزانێن شەڕەکەت شەڕێکی خوێنایی بوو شەڕێکی یعنی بێ ئەمان بوو بەڕاستی بێ ئەمان بوو شەڕێ بۆ تۆ ناو شەڕەکەوتی خۆت حساب دەکرد نەماویت تەوا بووتە جارێک لەسەرەوەم خوێندەوە لە ڕاستەم شەڕە لە کۆتایی سەدەی 20 بوو بەڵام تا لە ڕووی تەکنەلۆجیەوە زۆری جیاواز بوو لەگەڵ جەنگی یەکەمی جیهانی بەڵام وەکو ئوسلوبی شەڕی عێراق ئێران بە ئوسلوبی جەنگی یەکەمی جیهانی کراوە یعنی شەڕی سەنگەر بۆ سەنگەر و شەڕی دەستە و یەخە و غاز بەکار هاتوو هێرش بە شەپۆلی بەشەری هێرش بەرن و بڕژێنە ناو یەکتریەوە ئەوها بووە بەڵێ ئەمە هەتاکو پێڵێن بە سلاحی سپی ینی بە حربە و بە حربە ئەو شەڕەشە بوو لێمە ئەوەت بینی من خۆم نەمبینی بەس جەماعەتمان تیا هەبوونە ئەو شەڕە بە سلاحی سپی بوو هەبوو ینی تۆی ترەوێ یان بکوژی یان بکوژری مەزارێکی تیانە هیچ ئەوەی نییە توڵێ لە پێشتان دژبنەوە دواتانەوە بەحرا دەبێ هەشتر خۆتان گاتا کوژێن یەکەم ئەوها بوو
ئێوەش فعلان پشتان بەحر بوو بەڵام بەحر بوو پێشماشۆ دژمن بوو تە تو یان دەبێ بمریتا یان دەبایە ئەسیر بوو تا لەم دوای شتێک نەبوو. کەواتە کاک حەسیب ئەوەی کە بەدیلگیراوە ئەتوانین بڵێن بەختێکی باشتری هەبوو ئەخە بە چکە تۆ ئەگەر بۆ نمونە ئەگەر نەگیرێتە کوژرای توێسە لە بیر چوو بیتەوە وایە باشتر لێرە نەبووی ئەم چیرۆکە باشتر نەبوو باشتر بوو مەسەڵەن کوژرەی باشتر بوو زای من بەڕێ من باشتر بوو چوو سە تو لەوانەیە ئەڵێ کاسیدای شوی ساکان ئەوها بەس نازانمە چێن دەرجانمە هەیە نازانمە چەند مێشکم بینە لەوانەیە بە بەسیتیش مەسەن عەساب تێکسێ مەسەن هەموو جان من نەخۆشیە قاسمان ژانەکە قۆڵۆنمان هەیە عەسابمان تاو نییە قسمی لە نەکانیمان شێت بوونە ئەشێت بوونە بیستومە ئەوەی کە ئەوانی کە لە دیلی ئاشێت بوون مەبەست هەبوو ئەوها بەڵێ دوایی دێنێ سەرباسی بەس تو جارێ ئەم بۆ بگەڕۆ کە بزانم ئەو ڕۆژەی کە بەدیل گیران چۆن گیران بۆ کوێیان بردن چۆنیان گواستنەوە ئێمە لە تقریبان پێش مەغریبی گیران عەسرە درەنگ بوو ئیتر ئێمەیان هین کرد ناوچە قەمسەڵەکان لە بەرمانداکان تۆزانی کابراایکی جەنگاوەر بیت خۆت بە شا بزانیت و خۆت بە قوتێک گەورە بزانیت و هیچ ترسێکە نەبێت سلاح لەبانشانتە قوتێکی گەورەت پێەیە لە هیچ چ سڵ ناکەیتەوە لە مردنیش ناترسیت تو خۆت بەرامبەر لەگە مردنا شەڕەکەی لە کوشتنا شەڕەکەی لەگە کوشتنا مەقاوماکەی کە دیێن قەمسەڵەکە لە بەردەکەنەوە یان دوو نەفەر بەرچاوتە کوژن یان شتێکن بۆیکەوە دوێک سەر معناوێت بڕخێت لە جەنگاوەرەکە بێتە ئەسیرێک هەستت بە زەلیلی کرد تو کاک سەلام لە جەنگاوەرێک بیتە ئیسانێکی بێدەسەڵات ئیسانێکی لا حول ولا قوة کە ئیتر بۆیان هەیە بتکوژن بۆیان هەیە چی بەدەست خۆت نامێنێت یان تو هیچ ناتوانانی ئاوەکە بە کەیف خۆت بخۆتەوە ناتوانانی دەموچاوت بە کەیف خۆت بشۆی ناتوانانی قاست بە کەیف خۆت ینی تو کابراایەکی لە قمە بێتە سفر زەحمەت نییە زەحمەت حتما بە تایبەتیش لە شەڕەکە کە تۆ هیچ باوەڕت پێی نەبێ شەڕەکەیش باوەڕێکت پێێنێ ئەسن تو ئەو شەڕە بەسەر تانزانیم شەڕە لەسەر چیە و بۆچی ئەبێتەوە ئێمە مۆزعاوی کابرای ئێرانی یان بکوژیان بتکوژێ بوو ئەتزانی کاسەرا باوەڕ مەکە هیچ عێراقیەک بێت هیچ کەسێ بێت من ناڵێ مەسەلەی کابرای قەومی بێت کابراکی عەرەبی قەومی تەڕف بێت یا کابراایکی قەومێتین بێت هیچ کاتێ ینی حەز ناکات و مقابلەکەت عەزیز بدەیت تو حەز ناکە هەستەکەی بەدڵ خۆت حەز ناکەی حیوانی عەزیز دەیت کە زمان نییە ماخۆڵە تو بەحەسی لەگە کابراکە بزە ئەوەی بەرامبەر چێ ئەوە بەرامبەر تو صاحب عایلەیە صاحب مناڵە صاحب باوەڕ فەقیرێک بەسکەی فەقیرەکە تو بەسکەی دەوڵەمەند بینە بەسکەی کابرا مەسئول بینەوە لە شەڕەکان نابێت بەخوای کەو کات ئێستادامیش بوو لە ئەوانێکەوە دەزرۆ و دەسەڵاتیان هەبوو دەوڵەمەند بوون هیچ مناڵێکیان لە پێشەوە نەبووە ڕاست ئەمە بە واستە حتا زۆر هەبوو کراو بە مڕاستیلێکی کابراایکی زابط بەس بۆی کە نەچێت بۆ هێن زۆر هەبوو عیبی نەبوو لە خەلفەکاندانرا بوو فروفێڵ زۆر بوو وەرحاصل ئەتوانرا فێڵێکیوات بۆ بدۆزرێتەوە کە تۆ نەچتە بەری شەڕەوە نەچێشەوە سەلام تو لە عێراق ژیاوی یان تو کابرا زۆر کەسە بوو لە حکمی عیدام بووە لە غرفەی عیدام نەچۆ دەر بە وەستا یعنی کابرا بچێ بۆ جەپە زۆر ئاسان دیێڕ بچێ بۆ جێبێت بگەڕێتە دووەوە کاک حەسیب ئەو ڕۆژم بۆ باسکە کە بەدیل گیران چۆن گیران تەعاملیان لەگەڵتان چۆنیان گواستنەوە ئێمە لە 24/5/82 گیراین 24/5/82 بەڵێ ئێمەیان گواستەوە بۆ ئەهواز من پێش تۆ پیاوێکی ترم بان کردووەم بەرنمەیە ئەوش چیرۆکی خۆی گەڕایەوە ئەوش 24/5 یانیەوە هەردووکتان هاو ڕۆژە بەڵێ ناڵم لەو تو حسابکە لەو فترەیە 11,000 ئەسیر بووە خۆ لەوانەیە هەرێکی هەر لەگەم نابوو بێت سەکەرەوە نیە بەڵێ ئیتر قسمێک لە 25 مانگەسیر بە قسمێکی لە 23 مانگەسیر قسمێکی لە 20 مانگەسیر بوو تینەکەمان سوکت ئەمە ئاخر ماقەڵامان دەم بەحرەکە بوو لە 24/5/82 گیراین لە دوای ئێمە کوڕەکەرا بنای محەممەدا خەڵک بەغا بوو جەماعەتی لێوای دەبوو
لە 25 مانگ گیراوتی هاتین بۆ ئێوە سەمان کەستیانەماوە مەقاوەمان زۆر کرد 2 دەوەمان ئەسیر و باقیمان گەڕایەوە. کەواتە ئاخر وەجبەکە ئیتر بەدیل هیران و ئاخر بڵێن هێز کە لەوێ مابوو 25 مانگ تاوای کۆتایی کۆتایی هات. ئەوەی کوژرا ئەوەی گیراگیرە. بەڵێ ئێمە لەوێ گیران کاسەلام گەڕێنەوە ئێمەیان برد بۆ ئەهواز شوێنێ بوو نازانم وەکو بڵێ مەلعەب بوو وەکو بەقاعاتی زۆر بوو. ئیتر لەوێ تەمە خواردنشوا بە زەحمەت دەسەکەوت یعنی چۆن نانیان بۆت فڕاداشتەکەن ئەمەنە زۆر بوو ئەمەنە خەڵکەکە زۆر بوو تەنزیم نەبوو یعنی شتەکان بەڕێکی ناهات چۆن لە وابزانم لە ڕاکردنەکەی نەوەتیش ئەوها وا بوو ئەمە سەربازگەیەکی کاتی بوو ئەمەی باسیەکەی سەربازگەی بۆ بەڵێ سەربازگەی کاتی بوو و چواردەوری هەمووی حەرەز بوو چەند ئەسیری لێ بوو بەو خواهێسم بڵم چەندێکی لە نایەتە فکرم چەندێکی لێ بووە بەس زۆری لێ بوو یعنی چاوبڕی ناکرد هەمووی بەشەر هەمووی بە جلی شڕی عسکاریەوە و بەبێ قەمسەڵە و بە فانەی عەلاگە و بە ئینەکەوە قسمێکی فانەی قسمێکی بریندار بوو لەوێ کە ئیترنان هیچ تەنزیمێک نەبوو دابشکردنی نانە هیچ بێ ئینی بوو هەنێ بۆ هەر کەس بۆ خۆی هەوڵ باش شتێکی دەست کرد ئارەوەتر نانە نانەکە بازە فڕیاندا بازە بەردەکەوت بەر ناکەوت هەر پێ عیب بوو هەبووتر هەربەری ناکەوت هەبووتر هەر توانای ئەوەی نەبوو هەبوو بریندار بووتر هەبوو ئەو هەبوو بریندارەکانی شار لێ بوون لەگەڵ خۆتان بەڵە بریندارەکان لێ بوون لە شوێندا نابوو تەداوی کرابوونیان بەڵێ چەند لێمانەوە واللهی کاسەڵام 3-4 لێماینەوە هەر بۆ حاڵە لێماینەوە دوای ئەمیان گواستەوە بۆ مەشهد بەچی بە شەمە نەفەر شەمە نەفەری خەڵکە یانی بار و شتە نا شەمە نەفەر هین دەوڵەت بوو زانم خۆی بۆچی دروست کرابوو بۆ شەمە نەفەرەکە شوێن کورسی دانیشتن هەبوو فارغۆنی کەشی لێ بوو مەسەن بۆ جەنازە و کوشتار و شتەکان شێواش بوو ئینی مەسەرەن ئەداینی عسکەریشی هێنا شتی عسکەریشی هێنا مەسەرەن سلاح و مەسەرەن خواردنشتە بۆ عسکەکان شێنێت ئەی بردووە هاوت لەم قوتارەیشەوە بووە ئێوەیان گاستەوە بۆ مەشهەد بەڵێ مەشهەد لەو سەری ئێرانە بەڵێ ئەمەشاد لێ چەند بەڕێگاوە بوون تقریبا وەڵای وازام 2 ڕۆژ و 2 شەو ڕۆژێ بوو 2 شەو ڕۆژ شێکی هەڵە هەر لەناو ئەم بەڵێ شەمە دەفەرەوە بەڵێ لێوەشەوە مەشاد هینەکەیە کە ناویت بسبێت نازام قەزایان نەحێنای قوچانە بەڵویستمە ئەم قۆچان کات ئەمانە قۆچان زۆرشی کوورد دەکات خۆی ڕەزاشا ئەو کوردی خۆراسانی لێ بەڵێ کوردی کرمانجەکان بۆ نەکاتی خۆی ئەو منتەقانە چۆڵ بووە بەڵێ ئیترشا ڕەزاشا خۆی نەکرێن محەممەد ڕەزان ڕەزاش خۆیشە ئەو منتەقان چۆڵ بۆ زۆری لە قومێتەکان هێناوە تەرحیلیانی کرد بۆ ئەو ناوەوە سەدێ هەیە لە مەسەلە منتەقەی مەشهەد بە فارسی و کوردی و تورکی قساکەن ئەو منتەقانی ئەوها ئاوادان کردەوە ئەو منتەقەی قوچانە زۆری کووردە جا ئێوە لە قوچان بوون بەڵێ ئەوێ چی بوو سەربازگەیەکی چۆن لەوێ سەربازگەیەکی لێ بوو سەربازەکە 5 کەم بوو 5 کەم این بوو خۆتەمان کەمپەکان چۆن بوو کەمپەکان هین شوێنی مەعسکەر خۆیان بووە مەعسکەری قاعی جوندەکان بۆتر کە ئەم ئەسیران چۆنتەوێ چواردەورێ ئەو 5 قاعیان سیم کردو بۆ ئەوەیکەوە بێتە شوێن ئەسیرەکان ئێترەمە مەسەلەمە کەمپی 1 بوو کەمپی 2 3 4 کەمپەکانیش مەسەبەی کەمپی 1 4 قاع بوو قاعەیەک لەم لە قاعی لەو لاشەوە ئەمە قاپی خۆی بۆ قاپی خۆش ناوەڕاستەکەشی ئەوە بوو مەسەرەن حەمام و سەر ئاوشتیوا بوو بانیش دوقات بوو بانیشەوە کەچتە بان و ئانی قادرمە بوو ئانی 4 بوو 4 قاع بوو بە زەمە ئێوە تێکەڵە بوون لەگەڵ یەک تێکەڵا بن ئێمە مەسەن حەماوشتەکەمان ناوەڕاست بوو ئەم لە ئەچ بووە مەش ئەن بوو حەمامان ئەچوو ئەو لاشەوە ئەنیشت بوو مەسە هەر قاعەیەک 4 قایم بوو هەر کەمپێک 4 قاع بوو مەسەن ئادەمە کەمپیەکە 2 3 4 5 لە کەمپە ئینەکانەوە مەسەن لە کەم لە کەمپینەکان لە هەر کەمپێکیش 4 قاع بوو ئانی نووستا قاعەیەک و قاعد و قاعسی و قاعد 4 بوو اینجا بەس مەسەن خوارەوە بڵێ کەمپەکە شکی جەمەلۆنی بوو زۆر دەوابزانم لە هینی ئەمریکا و ڕوو بەهینێکرد وەکو شێوەی ماسکەرە ئەڵمانیەکان نەکرد
کاتێ ژوورە مەسە بەڵێ ئەم قاعەی یەکە ئەمە قاعەی یەک ئەمە قاعەی دووە قاعەی یەک لێرەوە خۆی هینی هەیە ناویسێ قاپی خۆی هەیە قاعەی دووش عینی قاپی خۆی هەیە دەرەجەکەی باشەوە هین سێ قاپی خۆی چوارش قاپی خۆی هەیە بەزە ناوەڕاست و حەمام و ئەو دەستەکانی مشتەرەک بوو ژیانتان لەوێ چۆن بوو بەگشتی وەڵاهی ژیانمان لە قۆچان باش بوو عیبی نەبوو زۆر سارد بوو ساردەکەی آخر دەرەجە بوو ئێمە کەمماینەوە لێنە لە قۆچان مانگی بەڵێن لە 24 پێنج مەسەلمە جیران 4 ڕێژمانێتی چوونە قۆچان حتاکو 23 لێماینەوە 23 باشن ئێمە ئەو وەختە هێن بووین ناویچێ لێ بووین زۆر سارد بوو ئێمە مەجموعەیە لە پێش ئێمە لەوێ هەبووە مەجموعەیە ئەسیری کۆن هەشتا لەوێ هەبوون ئەوان لە کەمپەکان قاکان خوارەوە بوون ئێمە کردەبانەوە بەعتیبار ئەوان قەدیمترن ئەوان قەلوێریان هەبوو قەلوێرشمان نەبوو من عەرزە خەوتین ئەوان قەلوێری خۆیان هەبوو کورد زۆر بوون لەوێیان وەڵی تقریبان 200 نەفەر کوردی لێ بوو زۆر یەگرتوو بووین زۆر یەکتریمان خۆشەویست کوردی هەموو شارەکان بوون باوەڕی باڵێ هەولێر و سلێمانی و دوو هەموونەکان لەگەڵمان نەبوون ینی علاقەمان بێکۆ زۆر خۆش بوو دامە سەرێکە پێکۆینمانە کرد و ئەتر باش بوو ینی علاقەمان باش بوو هەتا سیانزەی 383 لەوێ حادسێک ڕوویدا دوو یەزیدی لە پشت خانەکە وەستا بوون لە کەمپەکە بڵێ کەمپی پێنجەوە لە چۆڵەوانیەکە کەمپی یەک لە بیدایەتە مەعسکەرەکە خەڵک دێتە ژوورەوە و خواردنوشتووە هەموو لێوە هات بەس کەمپی پێنج لە ئاخیرەوە کات من کەمپی 4 بووم لە ئاخرەوە کەمپی 5 بوو لەوێ 2 نەفەر بەس ئەو ڕۆژە خواردن تاخیر هاتبوو 2 ساعات 3 بوو لەو دەوشە خواردن نهاتبوو بەعزار لێ غازەکان ئەمەی درەنگیشی پێکرد ئەو نازان ڕۆژە سەفە خواردن بۆ تاخیر بوو ئەم 2 نەفەرە لە پشتەوە وەستا بوون کابرایەکە جوندیەک لەورە گولەی هەشوانی کوشت جوندیەکی ئێرانی هەردووکیانی کوشت هەشوانی کوشت وەڵاهی هەشوانی کوشت و عەلامەی انتیسارشی بەکارهێنا دوای پرسیانە کەوتێ نازانم برایەکی کوژرا بوو لە شەڕە وتی من تۆڵەی براکانم کردەوە ئەو دوو قوربەسەرە ئێزدی کوشت ئاراڵاکیان ئەمە ئیتر مخەکانی بەقەت دیوارەکەەوە مابوون بەقە ئێمە کە ڕۆژی سەرماکە شوێن مخەکانی نییە بەقەت دیوارەکەەوە بوو ئیتر عالەمش خۆی پێ نەگیرا مزارێ زۆر گەوریان کرد ئەو کەمپانیە هەمووی هاوارە کرد دژی ئەو جوندیە و دژی نیزامی ئێرانیش اتفاقیاندا و قسەیانە کرد و وتر بەڕۆح بدەم لە دیگە سەدامیانەوتەوە و ئیتر نازانم ڕسم سەدامێکی ڕسمدایان بازەوە کرد و ڕسم لاونەکە هین مجلەکان نێ جەردە مردەکانە ئیتر بۆ مەزاهرێکی گەورە بوو ئیتر مەساد و ئامرەکەمان هات ڕایدێ بوو پیا زۆر چاک بوو بە جەماعەتەکەی زۆرتی بڕۆن ژوورەوە کۆتەکەتان لێکە بڕۆن ژوورەوە وتی کەس ناچۆ ژوورەوە عالەمەکەی عێراقیدا من خوێنی گەرمەکە هین بوو زۆر ئەچێت ئیتر بۆ مەزاهرە و هۆسێک و کەس بە کەسەتەوە حرە سەورە هاتن چواردۆرێ سێ لای مەعسەرەکەیان کرد لایەکیان بەتاڵ کرد لام لاشیانیان کردتر لیانیاندا جەماعەتێ تقریبان جەماعەتێ زۆر کوژران تقریبا 120 نەفەر زیاترش بریندار بوو لە ئەسیرەکان ئەسیرەکان بڵێ چەند کوژران وەڵاهی 6 هەفتای وازام کوژرا 120 نەفەرش بریندار بوو لەسەرەوە خۆپیشاندانە خۆپیشاندان کابرا هەڵەسا ناوینەکە نیان هەر باهین لیاندا بۆ کوشتن لیاندا تەقە بە قەستی کوشتن ئەس قەزانی بین بوو ئارەوەڵە جەماعەتێ زۆر کوژرانتر و زابتە فەقێ زۆر محاولێ کرد نەچونە ژەرەوە دوای مەلایەکات مەلاکە لیانیدا مەلاکە قایت حرە سەورە بوو ئەو لیانەدا پاسداران بەڵێ
کە حەسیب لە ئەڵلقەی داهاتوو درێژە بەم باسانێ حتمما زۆر شتمەوە باسی بکەین کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.